بەناوی خوای بەخشەندە و میهرەبان بە ڕێزان ئێوارەتان باش هەڵقەیەکی تر لە ژیانی شارستانی تەقدیمی خزمەتتانەکەین. ئەمڕۆ نمونەیەک لەو شتانە کە نیشانەدات ئێمە لە ژیانی شارستانیە ڕەنگە باش حرەکەتمان نەکردوێت ئەخێنە بەرچاو تا لە داهاتووە بە عیلاجەکانی بتوانین ژیانێکی باشتری شارستانی دەست پێ بکەین. نمونەیەک لەو شتانە نیشانەدات ئێمە شاروەندیمان شاید باش دەرک نەکردوێت ئەخێنە بەرچاو. یەکەم نمونە بێ احترامی و سوء استفادەست لە ئەمواڵی عمومی. پێشتر وتمان ئێمە حکوومەت وەکو بەشێک لە خۆمان کە بە پێویستمانزانی بۆ دابینکردنی نیازەکانی ژیانی هاوبەشمان دروست بکرێت دروستمان کرد و لە سروەت قدرەت دەسەڵات و زۆرێ لە ئارەزوەکانی خۆمان چاوپۆشیمان کرد و دامانە دەستی حکوومەت تا بۆ هەمومان خەونەکان بەدیبێنێ. حکوومەت لەم ڕێگەوە بازێ لە ئەسپا و ئەساسەکان دروست ئەکات بۆ ژیانی هاوبەش کە ئێمێژین پێیان ئەمواڵی گشتی کەرەسەکان کە بۆ ژیانی گشتیە، بۆ نمونە جادەوبان، بۆ نمونە دەستگایەکە تەلەڤزیۆن و ئینترنێت ئەگەێنێتە ماڵی گشتمان، بیمارستانەکان، تاپڵۆکانی ڕێگەوبان، مەدرسەکان و شتانێکە بە گشتی گشتمان نیازمان پێ. کاتێکە کەسێک بێڕێزی ئەکات بە شتێکی گشتی وەکو ئەوەیە بێڕێزی بە گشتی خەڵکەکە کردوێت و کەسێکە ڕێزەگرێت لە شتێکی گشتی دیارە شاروەندێکی باشە. نمونەیەکی تر لەو شتانە ئەتوانین بێژین نیشانەست لە نەبوونی ژیانی شاروەندی بێ احترامی بە ژینگەس. ئێمە بۆ ژیان بە سێ منبعی ژیان هەوا، ئاو و خاک نیازمان هەیە کە هەوا و ئاو و خاک نەتەنها هینی بەشەرن، هاوبەشن تەکی سایری جانەورەکانە. کەسێکە بۆ ڕۆژێک تەفریح و گەشت و سەیران لە ژینگە دەست بە تەورەوە و دارەوڕێت بێڕێزی بە گشتی خەڵکەکات کە کەسێکە دارێک ئەچێنێ و کەسێکە پەلەورێک لە مردن نجاتەدا وەکو ئەوەیە خزمەت بە گشتی خەڵک بکات. ئەمانە وەکو نمونەیەکن لە ژیانی هاوبەش. کەسێکە ئاو ئالوودەکات، کەسێکە خاک ئالوودەکات، کەسێکە دووکەڵەکاتە ئاسمان بۆ خۆشی ئازارە بۆ ژیانی شارستانی. نمونەیەکی تر لەو خاڵانە ئەتوانین بەرچاوی بکەین تعلیم و تربیەت و پاراستنی پەروەردە و ژیانی علمی و ژیانی زانیارانەی خەڵکە. مەراکزی پەروەردە ئەگەر بەباشی بەخێو بکرێن و کەسانێکە لە پەروەردە تەلاش ئەکەن و کەسانێکە تعلیم و تربیەتی وڵاتێک چاودێری ئەکەن، خەریکن ژیانی شارستانی ئەو وڵاتە بەرەو پێشەوەن. بەشێک لە تعلیم و تربیەت لە ناوی زوانە خۆی ئەشارێتەوە. زوانی وڵاتێکە ئەدەبیاتێکی غەنی و دەوڵەمەنی هەست دیارە لە پەروەردە قەوی وە. کەسانێکە بێڕێزی بە زوانی دایکی ئەەکەن، کەسانێکە کولتور و فەرهەنگی وڵاتی خۆیان ژێر پێ ئەەکەن بە شێوەیەک خەریکن ژیانی شارستانی خزمەت پێ ناکەن و ئازاری ئەدەن. نمونەیەکی تر دانپیانانی حەق و حەقیقەتە. حەق وەکو شتێکە یاسا بە شوێنی ئاگەڕێت، کەسانێکە لە حەق ڕائەکەن قانون دەورە دەنەوە و ماف و حەقی خەڵک ژێر پێ ئەەکەن، ژیانی شارستانی تووشی کێشەکەن و ڕەفتارێک ئەەکەن کە مەدەنیەت بەرە و تەنگ ناو چەڵەمە ئەوات. ئێمە بە پەزێرانی حەق و بە ملکەجبوون لەبەری حەقا ژیانی شارستانی بەرەو قۆناغە بەرزەکان بەرزەکەینەوە. نمونەیەکی تر وجودی گەندەڵی و فەسادە کە بەرتیل نمونەیەکیانە. بەرتیل لە ڕەوابەتە بەعسەوێ حەق بەدەستی حەقدار نەگەیە و کات و ژیانی خەڵکێکە لە سەرا و بەدەمی کاتی خۆیان وچوون بە فێڕۆ بچوات و ئەمە نەوعیا ڕق و کینە لە دڵی ئەو کەسانە حەقیان پێشێ لەوێت دروستەکە و ژیانی ئارام و ئاهۆنی کۆمەڵگا بەرەو هەڵدێر و سەختی بۆ قپێوانات. نمونەیەکی تر لەو شتانە ئەتوانین بێتەوەجوی بە
ئایندە نگەریوێت و فرسەت بە غەنیمەت زانینوێت. زۆرێک کەس وەکو کەسێکە دانیشتوێ بە دیاری ڕمیانی کەنێکۆ تا کەناوی خۆی پڕکاتۆ وەختێک کێشە سەختەکان لە کۆمەلگا دروسەوێ بە جیاتی ئەوە بێ بەدەمی خەڵکۆ و بە یارمەتی خەڵک ژیانی خەڵک لەو سەختیە دەربێنێ لەو کاتەوە بە ئەحتکارکردن بە شاردنەوەی مەنابع بە گرانفرۆشی و بە ئیستفادە لە ئەو سەختی و تەنگنا ژیانی خۆی بەرزەکاتەوە بە نزمکردنەوەی ژیانی خەڵک. ئەمە نەوعێک لە ڕەفتارگەلی نامەدەنیە. یەکێکی تر لەو شتانە نەبوونی وجدانی کار و ئەحساسی مەسئولیەتە. ئێمە هەر کامێکمان وەکو نەزەریەی ئیستخدام کە پێشتر وتمان بەشێک لە ژیانی کۆمەلگا ئەگرینە ئەستۆ کە لەو ڕێگەوە خزمەتێک بە خەڵک بکەین و پارەیەک دابین بکەین بۆ خۆمان بۆ پێداویستیەکانی ژیانمان و مەسئولیەتێکی خریاسە سەریشانی ئێمە وەکو شغڵ وەکو کار ئەگەر تایە ئەخلاقی شغڵەکە و دانشی شغڵەکەمان نوێت لە خۆوە خەڵک دووچاری کێشە ئەەکەین و بە خزمەتێکە بە شێوەی ڕێک و پێک ئەنجامنەوە ژیانی ئەوان تووشی کێشە ئەکەین. یەکێکی تر لەو شتانە کە ژیانی کۆمەلگا لە ژیانێکی شاروەندی دوورەکاتۆ ئەحساسی زندگیکردنە و شوێنی مد و ژیانی مدگەرایەنە چوونە. هەر ڕۆژێک دەسەیەک بە فەرهەنگی مەسرەفگەرایی شتێک لە کۆمەلگا ئەکەنەموت کە زۆرێ لە پارەکانی ئێمە بە شوێنی ئەو شتەوە بەبێ ئەوە نیازمان پێبێت خەرجەوێت. وەختێکە بە دوای مۆدا و بە دوای مدا ژیانمان دابین ئەەکەین ڕەنگە شتێک وەکو نیازی درۆینە بۆ خەڵک بەرچاو بکەین کە بەشێ لە پارەکان کە لە ئەولەویەتی ئەوڵی ژیانیان ناشێ خەرج بێ ئەیوەن لەم ڕێگا خەرجەکەن و بەجێ ئەوە ژیانیان بەرز بێتەوە نزمەوێتەوە. دیارە وەکو شاروەندێکی باش نابێ بە شوێنی هەموو مدێکا بڕۆین. یەکێکی تر لەو شتانە ژیانی شاروەندی تووشی کێشەکات یارمەتیکردنی کەسانی زۆر گۆ و ملهڕە. دیارە کەسانێک لە کۆمەلگا یاسا دەورە دەن و قودرەت لە مشتی خۆیان ناگیرە دەن بە فێڵ و تەڵەکە دەسەڵاتێکی باش پێیاکەن کە هێندێ لە خەڵکی ژیان هێندێ لە خەڵکی فکر نزمی کۆمەلگا بۆ ژیانێکی باشتر وا بیرەکەن و ئەبێ پاڵ بدەن بە دەسەڵاتدار و ئەوەیە کە لە پەندی پێشینانە بەغەڵەت دەڵێن دەستێکە ناتوانانی پێچی بدەی ئەبێ ماچی بکەی و بەردێکە ناتوانێ هەڵی بوری ئەبێ پاڵی پێوە بووی. زۆرێ لە ئێمە بە پشتگیریکردن و یارمەتیکردنی دەسەڵاتدارێلێکە ناڕەوا دەسەڵاتیان پیاکردێ ژیانی کۆمەلگا تووشی کێشەکەین. دەبێ ئێمە زاڵم ستیزوین نەک مەزڵوم کوژ. یەکێکی تر لەو شتانە ژیانی کۆمەلگا ئەخاتە تەنگناوە وەختێکە ئێمە تووشی کێشە ئەبین بەدەستی کەسێکۆ ڕقێکی لێ بەدڵ ئەگرین و خۆمان ئەوینە قازی خۆمان ئەوینە حاکم خۆمان سزا تەعین ئەەکەین و خۆمان گەرەکمانە سزاکەیش جبران بکەینەوە و بێ ئەوە یاسایی گشتی و نەزمی عمومی بەرچاو بکەین ڕەنگە بۆ وەرگرتنەوەی تۆڵە لە کەسێک بەجێ ئەوە بەدەسەڵات مراجعە بکەین و لە دادگاکانە شکایەت بکەین و دەستگای دادیار و دادپەروەر مافی ئێمە بگرێت خۆمان بڕیار ئەدەین خۆمان بە دوایە ئەچین و کوشتن و بڕین دەست پێەکەین. غەیر ئەز ئەوە کارەکە نامەدەنیە و ئەم شێوە دروست نییە کۆمەلگا بەم شێوە تووشی ئاشوب و تەنش و کێشە بێت. و ئاخرین شتێکە بێژمی ئەوەسە لەم بەشە ئێمە ئەبێ وریابین وەزایفمان تەکالیفمان و حقوقمان بەرچاو بکەین و ئەگەر بتوانین لە ڕێگەی گەیشتن بە حقوقمانە وەزایفمان بە دروستی ئەنجام بین ئەتوانین بێژین شاروەندێکی باش. بەڕێزان واگەینە کۆتایی هەڵقەی سێوەمی ژیانی شارستانی. هیوادارم ژیانێکی خۆشتان بێت بەخوای گەورەتان ئەسپێرم. خوا ئاگادارتان.